بەڕێوەبەرایەتی پەروەردەی قەزای شارەزۆر بە ئامانجی زیاتر تونند و تۆڵکردنی پەیوەندی نێوان خوێندکاران و مامۆستایان و خوێندکاران لە نێوان خۆیاندا و پارێزگاری کردن لە سروشت و سەوزاییەکانی ناوەندی و شارەزۆر و دەوروبەری. فیستیڤاڵی خۆی دوای چەندین ساڵ لە قەیرانی دارایی و وەستاندنی دەست پێ کردەوە. دەمانێت بچی لە لای میوانەکان و لای سەرپەرشتیارانی فیستیڤاڵەکە لە هۆکار و ئامانجی زیاتری فیستیڤاڵەکە لەگەڵمانە بن. ئێمە قوتابخانەی کانیمیلی مناڕەتی کە سەر بە بەڕێوەبەراتی پەروەردەی شارەزۆرە لەم ساڵە لەگەڵ چالاکی دیدەوانیە چە چالاکیێکی هونەریشمان تێکرد و چالاکی هونەرەکان پێکهاتووە لە چەند تابلۆکان بە چەند موادێکی جیاواز کراوە بە بۆی ئەکریلیک کراوە تیاتی بە ماژی کراوە بە پێویستی بناڵەکان خۆیان. ئێمە لەم ساڵە کۆمەڵە تەجربەیەکی ئاوازمان پێکردوون لەسەر لەوحە ئیشمان پێکردوون لەسەر کاغەز ئیشمان پێکردوون لەسەر موادی تر ئیشمان پێکردوون دیکە لەوانە کۆمەڵ ئیشی دەستیان کردو قوتابیان بۆ کارایشمان نمایش کردووە لە پێشانگایە. سەرەتا بەخێراتنی کەناڵەکەتان هەکەم ئێمە وەکو ئامادەی نیشتیمانی کچان هەستین بە ئامادەکردنی ئەم پێشانگایە جوانە هەروەها ئەو شتانەی کە ئێمە خوێندومانە بە نەزەری ئاتوین هەستین بە ئامادەمان کردووە کمەنە بە عەمەلی بۆ ئەوەی کە چوونە بەشێکی پزیشکیەوە بۆ زانستی ئەتوانێت کاتە ئەزمونێکی چاکترمان هەبێت و زیاتر شتەزانین دەربارەی نەخۆشینەکان. طبعا ئەم چالاکی دیدەوانی یەکێکە لە ئەرکەکانی پەروەردە هەم قوتابی خوێندکارە هێنیتە شوێنێکی کراوەوە و احتیما دەکات سەرخۆی فێری کۆمەڵێک پێداویستیەکەی بۆ خۆڕزگارکردن واتە ڕوبەڕووی قەیرانەکان بێتەوە جگە لەوەش سەیرانە بەهارەیەکی شەگەشتێکە. ئەمە گرنگی خۆی کە زۆر گرنگە. ئێمە 3 ساڵی ڕابردوو بەڕاستی هیچ چالاکی وەکومان بەو شێوەیە نەبووە لەبەرەوەی قەیرانی دارایی بۆ وە تەسیری تێکردووە و لەگەڵی شابایکۆت هەبووە لەبەرەوەی ئێمە هەممان ئەوە بووە وانە با بڵێ نەزەڕەکان لە پۆلەکانە بخوێنرێ بۆی هیچ نەبێ مناڵمان فێری خوێنەواری بێ فێری نووسین بێت تەسیر نەکات سەر قۆناغەکانی تر. ئێستا من لە یەکێک لە شاردەرگەکانی قوتابخانەکانم کە قوتابخانەی نیشتیمانە قوتابخانەی نیشتیمان بەدڵنیاییەوە دەکەوێتە سنووری ناوەندی پەروەبەرایەتی پەروەردەی قەزای شارەزۆر دەمەوێت بەشێک لە خوێندکاران بەسەر بکەمەوە لەوەی کە هەندێک کاری دەستی لە ڕووی زانستیەوە کە ئەمان بەشی ئەم قوتابخانەی نیشتیمان بەشی فیزیای هەندێک لە کەرەستەی فیزیکیان لە قوتابخانەکە کە فێری بوون دروستیان کردەوە زانیاری زیاتر لە خۆیان بگرم کە ئایا ئەم شتانەی لە بەردەمیانەیە چی و ڕۆڵی و کاروی ئەوان چی وە چ کاریگەریەکی لەسەر زانست چ پەرەی بە بیر و فکر و توانای برۆی ئەوان داوە. ئەگەر خۆت بناسیێتی باسی پێوە بۆ بکەیت تا چەند سوودت لە خوێندنەکەت بینیوە و چی دروست کردەوە بەشی بەشداری کردەوە ئەمڕۆ لە فیستیڤاڵەکە. بەخێراتتانەکەم من ئاڤان خوێندکاری 11 زانستیم ئەمڕۆ ئێمە لێرە وەکو قوتابخانەی نیشتیمان لێرە کۆبووینەتەوە بۆ ئەم فیستیڤاڵە بە سەرپەرشتی مامۆستا دەشنێ و مامۆستا کۆچەر کە لێرە کۆمەڵێک تاقیکردنەوەمان ئامادە کردووە کە لێرە ئەم تاقیکردنەوانە هەر یەکە و بە شێوازێک لەلایەن کۆمەڵە قوتابیەکەوە ئامادەیان کاریان بۆ کردووە. ئێستا لێرە ئەم تاقیکردنەوەیمان هەیە ئەمە وەکو جۆلانە وایە وەکو بۆ نمونە ئەو وینەی چاوی سلێمانیش بەو شێوازە وایە کاتێک کە ئەمانە بە یەکتری ئەگەێنین ئیشەکات ئەسوڕێتەوە و بەردەوام ئیشەکات. ئەمەشمان سوورەکانە سووری هاوڕێک و سووری دواییەکە لێرە ئەم سوورانەش دروست کراوە کاتێک کە لە کارە بە ئەدرێ گڵۆپەکان ئیشەکردن و شێوازێکی باش ئیشەکەن. ئەمەش وەکو تەلێک وایە وەکو یاریەکی وایە پێتر وەکو لە بەرنامەکانە بەکارهێنرا کاتێک کە ئەکرێتە ناویەوە کە جەڕەسەکە لی بە ئەبێ بگەڕێتەوە بۆ سەرەتا وەکو یاریەکی شوایە و تاقیکردنەوەکی فیزیاییشە. ئەمەش ڕۆبۆتێکە دروستمان کردووە لەلایەن خوێندکارێکەوە ئامادەکراوە. ئەم ڕۆبۆتەش جوڵە ئەکات بەڵام ئێستا بەهۆی جێگەکەیەوە تۆزە گونجاو نییە بۆ جوڵەکردن ئەمەش ئامادەیان کردووە. دەستان خۆش بێ من ئەمە بەشێک بوو لەو قوتابخانانەی کە بەشداریان کردبوو لە فیستیڤاڵەکەدا بەدڵنیایی وەکو لە ڤیچەرەکەشدا لە پێشتر ئاماژەمان پێدا کە بەشێکی زۆر لە خوێندنگاکان چادرگە و خێمەی خۆیان تایبەت بە خۆیان هەبوو کە 22 قوتابخانە لە کێبڵکیان بۆ ئەوەی کە بە باشترین قوتابخانە لە ڕووی چالاکی و توانای خوێندکارەکانیانەوە دیاری بکرێن. ئەم فیچەرە تایبەت بوو بە بەرنامەی پەیامی ڕۆژ وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام قەزای شارەزۆر.